هێزی پێشمەرگە لە نەبەردەیەکی قارەمانانەدا توانیان گوندی بەشیر و سێ گوندی تری سنوورەکە لە تیرۆریستانی داعش پاک بکەنەوە. پامێکی هەیە کە ئێمە بە هەموو لایەکی سەلمێنین هەموو پێکهاتەکانی کەرکووک لە لای ئێمە وەکوویەکە تورکمان بێ عارەب بێ مەسیحی بێ هەرچیەک بێ داگیر کرێ ئەچین بە گشت دژمنەکانمانە ئایان پارێزین ئەوە پامێکی گرینگە بۆ ئاشتەوایی نێوان نێوماڵی پێکهاتەکانی کەرکووک. پامێکی تری هەیە لە ڕووی سەربازی و ئەمنێتی شاری کەرکووک دەپارێزە و لە ئاگر دووریە خاتەوە. پامی سێمی لایەنێکی ئینسانیە کە ئەو دەیە 1970 ماڵن دەربەدەرن 2 ساڵە دەگەڕێنەوە سەر زێدی خۆیان. ئەفسەرانی پێشمەرگە لە باشووری کەرکووک ئەو سەرکەوتنە لە خۆیان و خەڵکی کوردستان پیرۆز دەکەن و ڕاشی دەگەیەنن کۆنتڕۆڵکردنەوەی و سنوورە مەترسیەکانی داعش لەسەر کەرکووک کەمتر دەکاتەوە. ئەم سەرکەوتنانە ئەگەڕێنمەوە بۆ وورەبەرزی پێشمەرگە خۆتان نەزانن ئێمە لە کوردستان و لە عێراقیش بە چ وەزعێکە وڵاتە تێپەڕەبێت دوێنێ لە عێراقا خەریک بوو پەرلەمان بگرنەوە چەندین ئەندام پەرلەمان دەست بەسەر کرابوو بەڵام ئەمڕۆ بینن پێشمەرگە ئەم سەرکەوتنە گەورەیە کاتە دیاری بۆ ئەوەی کە سیاسەتمەدارانی عێراق بتوانن بەباشی ئەم وڵاتە بەڕێوە بەرن. شاری کەرکووک خۆشەویستە بەنسبەت هەموو کوردەوە بۆیە دوورخستنەوەی مەترسی لەسەر شاری کەرکووک ئەرکی سەرشانی هەموو هێزی پێشمەرگەیە. هێزی پێشمەرگەی کوردستان ماوەی 2 ساڵە ئەم سنوورانەی پاراستووە بەڵام مەترسی هێشتا لەسەر شاری کەرکووک مابوو بۆیە بە دوورخستنەوەی داعش لەو ناوچانە لە وەڕزگارکردنی ناوچەی بەشیر و ئەو گوندانەی دەوروبەری مەترسی لەسەر شاری کەرکووک زیاتر دوورخراوەتەوە و خەڵکی کەرکووکی خۆشەویست دڵنیاکەینەوە کە ئارامتر لە جاران بنون و پارێزراون لەلایەن هێزی پێشمەرگەی کوردستانەوە هێزی پێشمەرگەی کوردستان دەست لە سەرسنگ ئەیان پارێزیت. زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین لە هەمان کاتەکە پتر لە ساڵ و 8 مانگ ساڵ و 9 مانگە کە بەشیر و هەنێک لە گوندەکانی بەدەست لەژێر چنگی داعشایە ئێستا بە هیمەتی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی هەفتا توانیمان لە ماوەیەکی زۆر کورتە کۆنتڕۆڵی بکەینەوە حتممە نەمە جێگەی خۆشحاڵی لەبەرەوەی شەیدیش و برینداریشمان لە پێناوەداوە لە پێناوی ئەم خاکەیە لەبەرەوە هێزی پێشمەرگەی کوردستان بە گەلی کوردیشەوە زۆر خۆشحاڵە و خۆمان بە سەرکەوتووە زانین ئینشەڵا لە داهاتووشە سەرکەوتنی گەورەتر بەدەستێنین. وەک شەرەزانی بواری سەربازی شڕای دەگەیەنن حکوومەتی عێراق ماوەی 2 ساڵ بوو نەیتوانی بوو کە گوندی بەشیر ڕزگار بکات و لەم ئۆپەراسیۆنەدا پێشمەرگە توانی گوندی بەشیر و هەرێک لە گوندەکانی ئەلبوم فەرەز و مەزرعی دەولە و شێخ عەبدوڵڵا لە باشووری کەرکووک کۆنتڕۆڵ بکاتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.